ربي خواست صد عمر بركتيان بيختماري بركت كيت عمريان بركت كيت دين وإيمانيان. دوعا و پاڕانەوەی داهحاجیەکی بەتەمەنە کە دوعا بۆ دەستگای خێرخوازی بەخشین و ئەو خێرخوازانش دەکات کە لە ڕێگەی ئەوانەوە هاوکاری هەژاران دەکەن. دەستگای خێرخوازی بەخشین نزیک بە 1000 سەبەتە خۆراکی تەنها لە یەک ڕۆژدا بەسەر هەژار و کەم دەرامەتاندا دابەش کرد. بە گوێرەی بەرنامە و پرۆژەکانی ئەو دەستگایە بێت ئەوە تاکو ڕەمەزان نزیک بە 5,000 سەبەتە خۆراک لە تەواوی شار و شارۆچکەکان بەسەر هەژاراندا دابەش دەکەن. دیارێکی لە پرۆژەکان دابشکردنی سەبەتەی خۆراکە کە لە تەواوی کوردستان 5,000 سەبەتەی خۆراک لە قۆناغ یەکەمدان دراوە کە ئێمە دابەشی بکەین و ئەمڕۆ ئێمە لە شاری هەولێر وەکو نووسینگەی هەولێر 950 سەبەتەی خۆراکمان ئامادە کردووە و لە ئێستادا خەریکی دابشکردنی ئەو 950 سەبەتەی بەسەر هەژاران. ئەو چینەکە ئێمە خۆراکیان پێ دەدەین دیارە لە چینی هەژاران و نەخۆشان و حتا بێباوکان و خاوەنپێداوی تایبەتن. هاوڵاتیەکیش دەڵێت لە ماڵەوە 3 کەسمان نەخۆشی هەیە ئەو هاوکاریەش تا ناوەڕاستی ڕەمەزان بەشمان دەکات لەلایەکی تریشەوە بە هۆکاری گرانی شتومەک و خواردەمەنی هاوڵاتیان کەمتر دەتوانن پێداویستیەکانیان بکڕن. ربي خواست صد عمر بركتيان بيختماري بركت كيت عمريان بركت كيت دين وإيمانيان ربي خوا تمن دريجيانك خوا آخر خيريانك الله خوايا جان وشي مرازي أهو مبير غريبي عصر كان خوا مرازي عصر هاي بقربان دوم أمن قربان دوم أجر يخشي وشي من أجر معتاز نبيتنو للتلفون ملونا كان أمتصوان بيم إيرانا ياري بيت صانم زور ممنون أو بس نيوي رمضان ما عندك خوا خيرتان بنسي زور هجارين نخوشم هيا سي نخوشم هيا لو خوم وكرم بياو أري والله زور أشي سكرتم خوا خيريان بنسي قلبيان صاغر خوا أمراض دريان عاصر بي تمالا دكام نمونيوي زور بيتن زور سود فقير وفقير دقينك هربن بها أي فقيرة بيدا قينتن هي فقيرة درام في كم دراماتا نيتي أرزاق جرام بوا إيشو كارنيا باشا يعني باش ما وجه دكا بإدارة دكاي باشا هەر سەبەتەیەکی خۆراک ئەوەی کە دەستگای خێرخوازی بەخشین دابەشی دەکات پێک دێت لەمانە بە شێوەیەکی گشتی 3 دەبەڕۆنی زەی و 3 چیسە شەکری وردە کەەوە بۆ پێداویستی هەر ماڵێک بەکاردێت و 2 چیسە نیسک و 2 چیسە دەرمانچە و 2 چیسە فاسوولیا و 2 قوتووە ئاوی تەماتە و 2 فەردە برنجی 5 کیلۆیی کە ئەمانە پێداویستی سەرەکی هەر ماڵێکن بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان. دەستگای خێرخوازی بەخشین ئامانزیەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەزاران سەبەتە خۆراک دابەش بکات جگەلەوەش بۆ جەژنی ڕەمەزان جلوبەرگ و پۆشاک بۆ منداڵە بێباوکەکان دابین بکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.